برادێک جێڕایەوە وتی ساڵی 90ەکان بوو ئێوارەیەکی زستان بایەکی زۆر بەهێزی داهات هەرەو ئێوارەیە سەیری یاری تۆپانێمان دەکرد تۆپانێ هەبوو لە نێوان دوو هەڵبژار دەبوو ئێمەش لە ماڵەوە لە دیار سۆبەیەک دانیشت بووین نزیکەی 15 بۆ 20 کەس دەبووین لە یەکڕا با بەهێزەکە تەلەڤیزۆنەکەی تێکدا و بە پەلە کەسێکمان ناردە سەربان و ئالێرەکە بسوڕێنێت ئالێرەکەی ئەوەندە سوڕاند تەلەڤیزۆنەکە چانەبەوە داپیریشم لە زاوێکی غورفەکە دانیشت بوو تەمەشامانی دەکرد بەبێەوەی بزانی بابەتەکە چییە یەکێ دەچوو ئەلێرەکەی دەسوڕاند و یەکێکیش لە حەوشە بوو سافە نایشتا ساف نییە مێ خوارێ ئەوەی سەربانیش دێگۆ قەسریم لە سەرمان ئەو برادەرەکە باسی کرد وتی بارحاڵ تەلەڤیزۆنەکە چانە بوو تۆپانەیەکە تەواو بوو داپیرم گوتی تەلەڤیزۆنەکەتان تێکدا ئەمەش گوتمان ناوەڵا ئەوە با هات و بایەکە وای کرد کە ئالێرەکە بسوڕێتن و تەلەڤیزۆنەکە تێک بچێ داپیرم گوتی 20 کەس لە دیار تەلەڤیزۆنێکی کچکە دانیشتیە کو تێک ناچی ئێستا ماڵ نییە چوار تەلەڤیزۆنی لێ نەبێت بەڵام بە کوژاوەیی ماڵ نییە کە کۆنتڕۆلی تەلەڤیزۆنەکەی لە شوێنێک پەراوێز نەخرابێتن و لە زیاتی ئەوەی کە سەیری تەلەڤیزۆنەکان بکات مۆبایلی لە پێشە و بینەری مۆبایل زیاتر بووە سلااوتان لێبێ خۆشەویستان لە پرۆگرامی مایکی دیمەنی ئەمجارە لەناو بازاڕی فرۆشتنی ئامێری تەلەڤیزیۆن و ئامێرە ئەلکترۆنیەکان لە دوکانداران و هاوڵاتیانی خۆشەویست دەپرسین هۆکار چییە کە بینەری تەلەڤیزیۆن کەم بۆتەوە لەگەڵمان بن. تەلەڤیزۆن وەکو جاران نییە کە سێری بکەیت ئەو یەکێک لە هۆکارەکانی بێموچەیە خەرق بە حەم خوڵقی نەمایە هۆکار یەکەمیان ئینتەرنێتە یعنی ڕۆژ بەکەمی ئەگە چ نەکرد ڕۆ دەپازە تەلەڤیزۆن دەڕۆی جەنابەت وەکو خاوەنی پێشانگای فرۆشتنی ئامێرە ئەلکترۆنیەکان چ قسێک هەیە لەو بارەیەوە وەڵی بەتایبەت ئێستاکە گەنجەکانمان زیاتر ڕوو لە تەکنۆلۆژیا و موبایل و ئەو شتانە دەکەن تەلەڤیزۆن وەکو جاران نییە کە سێری بکەیت یان پێشتر خەڵک کۆ دەبەوە تمشای فیلمەگیان ئەوە دەکرد ئێستا زیاتریش لەبەر چییە قەنات شتووەمان زۆر بووە کە قەنات شتووە زۆر دەبی خەڵک پێرا ناگەوت سێری زۆر بابەتش بکە یعنی دەبینی لێک کاتدا کاتژمێر 8 هەموو کەناڵەکان درامایان هەیە ئەو شتانیان هەیە ئەجا خەڵکەکە یعنی لەو شتەی ئەوە بووە موبایلش تا استراتی زۆری هەیە خەڵکە زیات تمشای ئینستاگرام و فەیسبوک و ئەو شتانە دەکات باشە طبعا مۆبایل ساڵانێکی هەیە لە وڵاتە بەڵام بە تەحدید دەمەوێت بزانم لە کێیەوە ئەو کەسانەی کە پێشتر بە مشتاقەوە دەهاتن چاوەڕێی شاشەی نوێی تیڤەکانیان دەکرد کە بێتە بازار و بیکڕن لە کێوە ئەو بازارە بازارێکی کزە و خەڵک کەمتر ئامێرە ئەلکترۆنیەکان دەکڕێت بە تایبەت تەلەڤیزیۆن والله تقریبا ئەو 3 ساڵی دواییەوە کم بووە زیاتر کە موبایلی پێشکەوتوو هاتیە دڵیان لەسەر تەلەڤیزۆنەکان کو بڵێ نەماوە شکاوە چێن ئەوانەی بمبورە چێن ئەوانەی کە لە ئێستادا تەلەڤیزۆن دەکڕن والله زیاتر بە عومرەکان زیاتر یعنی گەنج زۆر کم دێ یعنی گەنج زیاتر لۆ پەرەی بە موبایل شتووەدا شتەشکەش هەیە ئێستا دیڤیدی هەر دیڤیدی پێشتر دیڤیدی شتووە هەبوو ئێستا دیڤیدی هەر بزانە هەموو دوکانەکانی بازارە بکە دیڤیدی کەم کەس هەیە هەر هەشبی لە دوکانێ یەک دوکانیان دوو دوکان ئەو بازار گۆڕە 600 دوکانی لێیە ئەگە دوو دوکان فرۆشی دیڤیدیە بی یعنی دیڤیدی و هەنێک شتکەی هەیە لە تەکنۆلۆژیا هەر باوی نەماوە دیڤیدی باوی نەماوە باشە دەمەوێت بزانم جاران پێشەوەی کە تەکنۆلۆجیا وها پێش بکەوێت و مۆبایلی زیرەک زۆر بکەوێتە بازارەوە لە ڕۆژێکدا چەند تەلەڤیزۆنت دەفرۆشت بمفرد باس مفردی بکەین تقریبا ڕۆژە بوو دەگەیشتە 15 تەلەڤیزۆن 20 تەلەڤیزۆن 25 تەلەڤیزۆن بگرە زیاتریش ئێستا حالیان دەفتەرمان هەیە ڕۆژانە تەجلیل دەکەین چەندی بفرۆشین دەگاتە 3 تەلەڤیزۆن 4 تەلەڤیزۆن 5 تەلەڤیزۆن زیاتر نییە ڕۆژێ تەکنۆلۆجیا کاریگەریی زۆر زۆری هەبوو لەسەرەوە بابەتە ئەوانەی کە دێنی ئێرکوانە تەنها بە تەمەنەکانن ینی گەنج نایە تەلەڤیزۆن بکڕێت گەنج دێ دەیکڕی بەس کەمترە لە چاو بە تەمەنەکەی چێن ئەو گەنجانەی کە دەیکڕن ئەوانەی کە تازە ماڵدا دەنێن ئەوانن بالضبط
ئەوان کە تازە هاوسەرگیری دەستنە پرۆسی هاوسەرگیری دێن دادەنێن بڕوا ناکەم ڕۆژێ سەعاتە چش پێکەن لە ماڵێ بەس دەبی هەیان بی شتەکە بوویتە ئەوە کوبرێ عیبێ تەلەڤیزۆن میوانە کە دێتە ماڵێ تەلەڤیزۆن نەبی بوویتە عیبە بەراورد بە جاران نرخەکەی چۆنە ئێستا وڵا بەراورد بە جاران لەگەر 4 ساڵ 5 ساڵ پێشستا سعرەکەی دابەزیوە زۆر دابەزیوە بەڵێ لەو دوکانەی کە ئێستا تێیدای تەماشا تیڤی دەکەی یاخود مۆبایلەکەت زیاتر بەکاردێنی واللهی زیاتر موبایل زیاتر موبایل ئەو کارەکەی بێموچەیە بێ پارەیە بێ کەسابەتیە ئەو یەکێک لە هۆکارەکانی بێموچەیە کابرا ئەگەر بەو زستانە پارەی بەرمیلێک نەوتی نەبێتن نایە تەلەڤیزۆنێ بکڕێت بۆ خۆی کەسابەتەکەش بە ئام نەماوە ینی تەماشا دەکەی کابرا بەس بای نانوسکەکەیەتی پەیدا دەکات کە بۆ نانوسکەکەی نەبێ بۆ تەلەڤیزۆن و سەتەلایت لەکوێ دێنێت ئەوە کڕینەکە کەم بۆ تۆ بینەریشی نەماوە جاران بە بیرمان دێ خۆ چییە ئەتو ماشەڵا لە وڵاتێک دەژی دنیا کێشەیە ینی کابرا ناپڕژێتە سەر کێشەی خۆی بپڕژێتە سەر کێشەی تەلەڤیزۆن تەماشای کێشەی عام بکات تەماشای کێشەی خەڵکی بکات ناتوانێت کابرا بۆ خۆی 1001 کێشەی هەیە لە ماڵێ نانی نییە ئێتە تااقەتی تەلەڤیزۆنەکەشی نەماوە تااقەتی ئەوەی نەماوە متابعی منداڵەکانیشی بکەنەک تەلەڤیزۆنەکان جاران چەند ئامێری تەلەڤیزۆنت دەفرۆشت جاران من خاوەن دوکانەکە نیم خاوەن دوکانەکە لێرێ بەسەرەن بەس لە بازار من لە بازار لە مێژە ئیش دەکەم جاران تەلەڤیزۆن دوکاندار هەبوو ڕۆژی 10 تەلەڤیزۆن 12 تەلەڤیزۆن 15 تەلەڤیزۆن بگرە بۆ 50-60 دەفرۆش ئەگەر بکە تا کاری جملە و مفرەت ئێستا لەوانەیە ڕۆژی 3 تەلەڤیزۆن 2 تەلەڤیزۆن دەفرۆشێت تەلەڤیزۆنی $5 خێرە بۆ ئەو تەلەڤیزۆنی 10,000 خێرە بۆ ئەو مەسروفەکەی دوکانەکەشی پڕ ناکاتەوە بەراورد بە نرخەکەی جاران چۆن بوو ئێستا چۆنە برا جانزانی نرخ کێشە نییە تۆ ئەگەر کاسبیت هەبوو داهاتت باش بوو بە هەر چندێک بێت تۆ دەیکڕی بەس ئەگەر داهاتت کەم بوو ئەتۆ بە کەمترین نرخیش بێ ناتوانێ بیکڕی ئەوە دەگەڕێتەوە سەر داهات جاران کابرا ڕۆژی 50,000 دیناری ئیش دەکرد 25 خەرج دەکرد ئێستا ڕۆژی 10,000 دینار ئیش دەکات چی خەرج کات ئەی سوسیال میدیا بەڕای جەنابەت هۆکار نییە بۆ کەمبوونەوەی بینەر زۆر یەکێک لەو هۆکارانە سوسیال میدیایە ماشەڵا سوسیال میدیا بە لێشاو زۆر بووە کابرا ناتوانێت یعنی ئێستا هاوڵاتی ناتوانێت متابعی کەم کەناڵە بکە ئەوە نە زۆرە ئەو نە زۆرە دوای سوسیال میدیاش دەوری سەرەکیە کابرا مۆبایلەکەی لە ماڵی خەتێکی ڕاکێشاوە تااقەتی تەلەڤیزۆن و کەناڵەکانی نییە هەرچی هەبێت لە مۆبایلەکەی بە یەک چرکە دەتوانێت تەماشای هەموو دنیای بکە زۆربەی خەڵک ئێستا کەناڵی ناوخۆ هەیە نایە بیکڕێتن لە مۆبایلەکەی سەیری دەکاتن و ئەو مەساریف و ئەو خەرجێش ناکات وەکو جاران کە سوسیال میدیا ئاوا بەربڵاو نەبوو ئیش و مامەڵەی جەنابەت لەگەڵ شاشەی تەلەڤیزیۆنە باشە دەمێ بزانم ڕۆژانە چەند کاتژمێر سەیری تەلەڤیزۆن دەکەیت من لە ماڵەوە کاتێکی من وڵای ئەگەر لە 6 بووە 9 هەر سێ کاتژمێرە ئەویش ئەگەر بەرنمەیەکی خۆش بیا بەرنمەیەکی بە ئیسیفادە بێتن زیاتر من متابعی بەرنامە ئاینیەکان دەکەم یان هەواڵە ناوخۆکان ئەوەوە نێ بڵێم وەکو جاران خەڵک بە دیار مسەسەلێکەوە بە دیار فیلمێکەوە دانیشێ بە 3 ساعت و 4 ساعت ئەو تااقەتەی نەماوە لە کاتی ئیش زیاتر تەماشا تەلەڤیزیۆن دەکەی یاخود زیاتر سوسیال میدیا بەکاردێنی من لە کاتی ئیش هەمووی ئەستە خەڵک هەمووی مۆبایل سوسیال میدیا تەلەڤیزۆن نەماوە هەمووی هەنی دەچێ ماڵێک بۆ میوانداری کابرا دەتۆ دەچی ساحب ماڵە یان میواندارە ئاگای لە یەکتر نی لە بەر سوسیال میدیاکە جاران کە دەچوو کابرا تا 12 شەو لە شوێنێک دەماوە گفتوگۆیەکی خۆش و قسەی باسی هەموو دنیا دەکرێت ئێستا دەچی ماڵەکە یەکسەر تاقیبەوەی دەکە ئایا تۆ وایفات هەیە خەتێکی بدێت تەماشای مۆبایلەکە و تەماشای سوسیال میدیا بکات لە مارەکان لە دوو کۆنتڕۆلی دەگەڕان ئێستا لە دوو وایفای دەکات باکێت ئێستا بسیار ماڵێکەکە وایفای نەبێ میوانی کەمە وڵای ڕاستی بیتن خەرق بە هەم خوڵقی نەمایە هیچ خوڵقی نەمایە نانی ئێستاکە هەموو تەلەڤیزۆنە لە ماردانایە وەکو برێ لۆ جوانیە کەس تەماشا ناکەس ئەو خوڵقی نەمایە ئەوەکان ئێستاکە پێشترین یەک کەس هەبوو مەسەڵەن کەناڵەش ناوخۆی دانێ یان برێ فری بوو بەلاش بوو لۆ خەرچی هەژار و کەم دەرامەت باشتر بوو بەس ئێستاکە لەگەڵ ڕێزم ئەوی هەردەسیتن مەسوول بیتن دەسەڵاتدار بی کۆمپانیا بیتن لەگەڵ ڕێزم لەگە ئەسبیبی دەست دەخوا دادەنێ لە خۆی
بمبورەوە خاڵێکی گرنگ بوو جاران سیرکردنی تەلەڤیزیۆن بەبێ پارە بوو بەڵام لە ئێستادا دەبینین ئەو کەسانەی کە دەیانەوێت سەیری کەناڵێک بکەن دەبێت ساڵانە پارە بدەن وایە طبعا گرانتریش دەبیتن ژیان زەحمەتتر بۆ ئەو کۆمپانیانەکە داشانایە قورستریان کردیە ینی ئەوە دەگەڕێتە سەر ئەوەی ینی بێکەسیە ئەو وڵاتە بێکەسیە خۆت سەیری تەلەڤیزیۆن دەکەی من زیاتر لەگەر ڕاضەی قسەک تەماشا دەکەم قەنەعەت کە ڕاضی تدانیم تەماش تۆپان دەکەم تەلەڤیزیۆنی هە تەماشا ناکەم ئەوژمانجێت جارێک ئەگە گەمەش تەماشەکەم کەچی بە خۆشە تەلەڤیزیۆنی دەفرۆشی تەلەڤیزیۆنی دەفرۆشم لێرکانەکە پێم کردە بەخۆی بەزە بە خەرچی ینی هەر لە بەردووکانێ ئەوە بووە ئەگەر نا خوڵقی تەلەڤیزیۆنم نییە هیچ کەس تەماشا ناکە بە عام ینی ئێستا کە هەموو شتێک بوویتە موبایل لە موبایل خەرک ئێستا ئەو خوڵقینی تەماشای بکە ینی بە حام ینی زروفەکە بری زۆر ناخۆش بووە هۆکار چییە کە بینەری تیڤی کەم بۆتەوە هۆکار یەکەمیان ئینتەرنێتە سوسیال میدیا ئینتەرنێت ئەو ئالێرە زۆر بووە یعنی با برێن یان چ پێ دەرێن عالم ئەو زەوقەشی نمایە برێم وچی جاران بیتن ئامێری مەرئی زیاتر بووە وەختی دەیکوژێتن ئەوە ناتانی ئەو شتانە بکاتن چێنەوانە ئێستا کە تەلەڤیزیۆن دەکڕن شوێنەوانەی تەلەڤیزۆن دەکڕن ئەوانەی ژنیان نەهینایە ژنیا هینایە ینی ئەوە دەکەن ماڵی نوێ دەکاتەوە یان تەلەڤیزۆنی سوتایە یان لە ئاوارە بووە دێتن دەکڕێتن ئەو شتانەیە جاران چیە بوون هەموو بەگشتی دەیان کڕی نوێیان دەکردەوە دەکرد بۆ نمونە مۆدیلیی نوێتر بێتن ئێستا زیاتر ئەوەیە سمارتە سمارت زۆر باشە جاران چەند تەلەڤیزیۆنتان دەفرۆش زۆرتر باش بمبورە دەگەڕێمە لای جەنابەت پرۆگرامەکەمان تایبەتە بە کەمبوونەوەی بینێری تیڤی لە ئێستادا ئەگەر بتانی ئەوەی ئەو کەمامەیە بینێ خوارە سپاس دەکەم بمبورە جاران چەند تەلەڤیزیۆنتان دەفرۆش دەفرۆشتا زۆر یانی حیسابی نەبوو ناوەڵا یعنی ڕۆژ بەکەمی ئەگە چ نەکرد ڕۆ دە 15 تەلەڤیزیۆن دەڕۆی بە چنە بەکەمی ئێستا ئێستا کوانی وەڵانی وەکو جاران نەمایانی حیسابی ئیش و ئیسابی پارە و ئیسابی ئەوەی فەرقیە لەگە پێشتری کارەکە مەلەشی نەدەکرد پێشتر کەدا دەگۆ تەلەڤیزیۆنە بەوەندەیە تەلەڤیزیۆنی کەونەی ناسنال بە 100,000 22,000 دەڕۆی بەبووی کابرا معمەلش بکاتن فەرقیە جیهاز سەروە جیهازێکی ئەنەلۆکە دەورە بە 330 دۆلاری ستاوان نییە سەر تەلەڤیزیۆن جیهازێکی دەفرۆشی ینی دەرەجەیەک ڕاقیترین جیهاز 50 دلار و 100 دلار و 110 دلار ئەو هەیە هۆکارەکە چێ ڕای جەنابەت حیسابەکەی زیاتر خەڵک ئەوە زۆربەی هەیتی یعنی وەکو جاران نییە خەڵک ینی پێشتری عالم هەم لە نوێ دەستی پێکرد ئێستا کە فەرقیان مار هەیە چال تەلەڤیزیۆن پێی تەلەڤیزیۆن تێدا نەبیتن تەمەشا هەر چواری دەکەن بەڵێ تەمەشا هەر چوار تەلەڤیزیۆنی دەکرێت یاخۆتەم لەوانی ئەمە چارکردن سێ تەلەڤیزیۆن مابوو بەخوای ینی ناوە لە ئەوەش تەمەشا ناکەم ئەمە هەر تەمەشا ناکەم ئەوەلە ماڵ هەبوو لە چێشتخانەی ماڵەکەی لە مەتبەخەکەش تەلەڤیزیۆنی داناوە بەخۆی وا ڕاستەکەی هەمی تێدا بوو غرفەی نووسن و غرفەی دانیشتن و غرفەی مەتبەخ هەمی تیاندا بوو هەموو ساوە نەما ناوە بەئس هەیە بەس خەڵکەکە زەوقەی نەما ئەو کوجاران تەمەشا بکات ئەو بەڕێزە باسی بەشێک لەوە کارەکانی کرد دەگەڕێم و لای جەناب دەمێ بزانم یعنی هۆکاری سەرەکی کەمبوونەوەی سپاس دەکەین مەمنون زۆر سپاس دەکەین هۆکاری سەرەکی کەمبوونەوەی بینەری تیڤی لە ئێستادا چییە ئینتەرنێتە ئەتا سەعات هەتا سبیانی بەیانی تەمەشا دەکاتن تەلەڤیزیۆنی لۆ تەمەشا ئەوە ئینتەرنێتە هەموو شتەی تێدا هەتا تەلەڤیزیۆنیشی تێدا لۆ خۆ دەگەت ئەوەکەی ئیشتراکەی هەمووی تێدایە هۆکار چێ بچی تەمەشای بکاتن لە دیار تەلەڤیزیۆنی بیتن ئەوەی لەگە خۆی دەبات لەگە خۆی دەبات لە نووسێ لە بنەوەش تەمەشا دەکات عیب لە بەزە جێ جاشا دەکاتنیش بەخۆم کچەکانم پێشترێ تەمەشای ئەفلان کارتۆنیان دەکرد ئێستا هات تەمەشاش ناکەن هەر لە ئایپاد و ئەوەی هەسبیانە زوو هەرستی 100 ئەوەی وەرەگری باشە لەزەتی کامیان زیاترە وەکو لەزەت ئەگەر تەلەڤیزیۆن باشتر ئەوە چای تێکە داتن هەر مێش شتێکە داتن ئایبنەی بێهێوش و ئەوەی دەکاتن بێ عەقلشی دەکاتن ئەوە شتێکی عازرە ئەوەی نازان منداڕەوەی نازانێ ئێچ بکەین جاران شتێکی تر هەبوو سەتەلایت وەسای سەتەلایت گەلەگەلە زۆر بوو لە هەر وەسای سەتەلایتی بووی ئێستا ئێستا لە هەفتەیەک چەند سەتەلایت دەبەستی وڵایە من ئەگە جارێک یەکێک ببەستی دەران نییە چاکردنەوەیە کەس ئێستا کەس زۆر کەم دەبەستن فەڕارەکەی جاران مایە نمایە نەخێر
سابت دەکەی یانی سات یان تورکیاوانەیە هەندێک ئێستا شوقەکان زۆربەی سیستەمیان داناوە هەر حازریشە مرکزی دان دەخۆت بەس جیهازەکەی دەبستی خلاص براوە باشە هۆکارێکی تر سیرکردنی تەلەڤیزیۆن لە ئێستادا بووە بە پارە بەڕای جەنابەت ئەوەش یەکێک نییە لە هۆکارە سەرچیەکان بەدی ئاسان بووە نە ئالێری دەبستی نە سانی دەبستی بەس جیهازەکە و ئەنتەرنێت خلاص براوە زۆر ئاسان کاری کرای بە ئەنتەرنێتی ئەوانێک کە جاران وەسای سەتەلایت بوون ئێستا چیش دەکەن هەر سەتەلایت دەبستن بەس کەم بووە ئەرێوەڵە عنی لێ ویشیان چیە ڕۆژێ ماشەڵا لە سبیانی هەتا هێواری شەوانج دەبستن بەس ئێستا ئەوە نمایە کەس ئەوەی ناوێت ئێستا بە ئەنتەرنێتی مای تیڤ یان تیڤ بۆکسی دەوێتن دەرێ یوتوبم دێ یوتوب دەرە تەلەڤزۆنەکەم دەکەمە سمارت بەتی نمایە ئەلا ئەوە دێتن دەباتن دەرە لە بە مندارانی دەرێ بەخۆم تەمەشا ناکەم هاتیە جیهازی ئالێری بردیە دەرێ بەخۆم تەمەشا ناکەم بەس دەبم داریان لە بۆ داکەم دەرێ بەخۆم تەمەشا ناکەم دا بەڕای جەنابەت دەبێت ڕۆژێکدا بێ بینەری تەلەڤیزیۆن زۆر بێت و بچینە ماڵەکان 20 کەس لە دیار تەلەڤیزیۆنێکدا بنیشن بەخوای زۆر زەحمەتە ئەنتەرنێت ئەلبە ئەو ئەنتەرنێتی خەڵک بەری بە تەلەڤیزیۆن نەماوە دوای ئەوی دەکات نێستاکانی زیاتر خەڵک بە ئەنتەرنێت ئیش پێ دەکات و تەلەڤیزیۆن جیهاز دشتیوە بەبێستنی بەبێ واری بەبێ ئەم شتێک ماندی بوونی نییە ئیشەکەی پێ دەکە و وەکو خارجی لە هاات ئێستاکە کۆتابسیار لە جەنابەت دەکەم ساڵێک بوو تەلەڤیزیۆنت کڕی بەفکرم دێ بابم کڕی بووی ناشنال گەورە بوو چەنێل بوو ئەو ڕۆژی بەستاشمان کارەبا نەبوو وچی بەستاشمان تەمەشامان کرد تەمەشای پشتەوە دەکەم بزانام ئەو بەشەرە بزانام لە پشتەوە یان لە پشتەوە کو ئیش دەکاتن ئەمانە چەند بۆ کاتی تەمانم تقریبا 5-6 سال بوو ینی بڕوات نەکرا و کەسە لە ناو تەلەڤیزیۆنەکە ناوەڵام ناوەڵام تەمەشام کرد پشتەوە خوای ڕیدی و بەشەرە لە چێن دەرە شەرەکە ڕەنگاوڕ نەبوو یاخود ڕەش سپی بوو لەوەم بوو ئەوچی کڕیمە لەوەم بووە ئارێوەڵا ئێستا بسیار ماڵێکەکە وایفای نەبێ میوانی کەمە تەلەڤیزیۆن دەفرۆشم لێر کەنەکە پێم کردە بەخۆی بەزە بە خەرچی ئەنتەرنێت ئەلبە ئەو ئەنتەرنێتی خەڵک بەری بە تەلەڤیزیۆن نەماوە بە 3 ساڵیش دەبی کەس لە تەلەڤیزیۆن ناکە لە تۆپخانەی زیاتر وڵا ئەمە پێشانەمە لە ساڵنەوەتەکان حتا 2000کان بینەی تەلەڤیزیۆن گەلک زۆر بوو لۆ کافتریا و دەرچوون ئەو شتانە نەبوو ماشەڵڵا ئێستا زاحلەکانی ئێستا هەر کەس شەوان حتا دوو شەوێ نایەنەوە ئەو بینەر نەمادوە تەلەڤیزیۆنی بینەرەکەش پیرەمێرد و پیرەداگ بایەنەماڵی پیرەمێرد پیرەدا هەرەوەندێ فەقناویان پشتیان دێشی ئازاری پشتیانەیە یان ژەوەتە خەویان لێ کەتووە بینەرەکەش لە بەندێ ڕۆژ بە ڕۆژ کەم دەکاتەوە و سەبەبی ڕئیسەکەش مۆبایل و کافتریاکان ینی کافتریا وای کردووە بینەری تیڤی کەم بێتەوە بەێ سە ئەو شتەی لایمە ئێستا گەنجەکان زۆر دادنش لە بەرامبەر تەلەڤیزیۆنەکان ئەو گەنجان ئێستا کە 1970 هەم لە کافتریا و لە مەتاعەم و لە شتان دەگەڕێن و ئەوی دیکەش دەمێنێتەوە سەر مۆبایلەکەی ئێستا بەخۆم یە شخصی خۆم هەدەست بە میێوەدارێت یەکسەر دێن پاسوادی و ماڵی لە چیە بینەران داوای کۆنتترۆلت دەکرد پێشتان کۆنتترۆلمان دەکرد کەناڵ چی تێدا چی تێدا نییە بەخۆمە سەترایتمان یەکەم جار لە هەولێرەمە دەوام فرۆش سەترایی بەر نەدەکەتی ئەوی داهات دەگۆی من 100 قناتە با 200 قناتی زیاد بی سەحنی گەوریان دەبەستا داگۆ بەشکم کەنای زیاترەوی بەس ئێستا ماشەڵای لێبی ئەو هەیلاتوە جاران یەکەم شوێ من سەتەلایتان دەفرۆشت ئێستا سەتەلایتان ماوە ئێستاش سەتەلایتمان ماوە بە سەتەلای 100 دەفرۆشتێ ئەو سەتایەکە چییە چێن کە دێن سەتەلایت دەکڕن بەخۆی بەس ئەوی بێگانەکانە دێن ناو شاری هەولێر بەس ناوخۆ دەفرۆشتێ کەنالی ناوخۆیەکان دەفرۆشتێ ئامێری ئایستار دەفرۆشتێ ئەوی دیکەش کە سەتایەکە دەبینی بێگانێ هاتووە لە دەوڵەتەکان کە هاتووە لێرە کار دەکاتن ئەوش کەنالی خۆیان دەوێتن لە بەرەندە سەتەلایت کە دەفرۆشتێتن ئێستا لە دوکانی جەنابەت شاشەی تەلەڤیزیۆنی لێ و چەندەها شاشەی کەشتە ناو کارتۆنەکانیانن بەڵام جەنابەت سەیری مۆبایلت دەکرد ڕۆژانە چەند کاتژمێر سەیری تیڤی دەکەی و چەند کاتژمێر سەیری مۆبایل دەکەی وڵای بەس سەر کاتژمێرەکان تەماشای ئەخباری دەکەم بەس لە خاتری ئەوی کەش بەست تۆڕ کۆمەڵایەتیەکانە و تەماشا کۆمەڵاتی ڕۆژانە چەند کاتژمێر بەکاری دێنی وڵا حتا دەرمە تەماشای دەکەم ساعت چەند دەنووی وڵاتی یەکە و دووە دەنم هەر تەماشاوی دەکەی بڕای جەنابەت ئەو بینەرە زۆرەی جاران دەگەڕێتەوە وڵی پیا قەدیمەکان دەگەڕێنەوە ناگەڕێن ئەوە ژوای لاتوە زۆر زەحمەتە تەکنۆلۆژی ڕۆژ بە ڕۆژ تەقەدم دەکە ڕۆژ بڕۆشتی نوێتر دەکە ئێستا مەسەرەن ئایستار ئۆنلاینی دروست کردووە 3000 کەناڵی تێدا 2000 بەس فیلمی موڤی تێدا ئەو کابرا تەماشای بۆی دەکات بەس تەماشا موڤیەکان کە مانگەش پێدەچیت کلامەکی باشت لە ئایستاری کرد
بیلی خۆباویە زۆر باشە ئایستار و زۆر بۆ نمونە براندیکە هەنا ڕەنگە پێویستیان بەو ڕیکلامە نەبێت لەبەرەوەی خەڵکێکی زۆر بەکاریان دێنن و شتانێک کە بەکاریش دە دیارە لە باشییانە و لە خزمەت گوزاری یەکی باشیانەیە یەکەم ساڵ یەکەمین جار کە تەلەڤیزۆنت کردی ساڵێک بوو ئەمە بخۆمە ساڵ 1970 بام تەلەڤیزۆن دەفرۆشت لە هەنجنەوە ئیشی کارەبایات دەکەن تاکو ئەوڕۆکە یەکەم ئامێری تەلەڤیزۆنتان کڕی یەکەم ئامی تەلەڤیزۆن ماکڕی لەگەڕەکەی خۆتان چەند کەس تەلەڤیزۆنی هەبوو بەخۆی بەس بۆ خۆمان نەما بوو لە سەیداوی بووین بەتەنێ بۆ خۆمان گەڕە کەسیە بەشدا شەوان لە مالیمە تەماشای سەیری تەلەڤیزۆنیان دەکرد یادگاریەک تێ لەگەر تەلەڤیزۆن لەو کاتی وڵای یادگارێکەمان چ بوو ڕۆژێک هێوارە و باوکماتەوە مالێ ئەمەی بەر شاپانە لێمانیدا وتیەوە تازیە هەیە گوتمان بابە تازیەتەوە مەسیحەکە لە سەرەوە مردووە تەقریباً 15 خانی لەمە سەرەوەتر گوتی کوڕمەوە تازیە ئەوەش خەڵقی خۆیە لەبەرەندێت تەلەڤیزۆنەکەی کوژاندەوە وەختی پەردەشمانەوە پەردەشی پێدادا ئەمە 5 شەو تەماشا تەلەڤیزۆنمانەکە ئەو یادگاری قەت لە فکر ناکەم لەبەرەوەی جیرانێکتان مردبوو تەلەڤیزۆنەکانتان گوژاندەوە ئەوەڵ ئەوختی تەلەڤیزۆن زۆر مەڕوو بوو یان جیرانەکانش داهاتن هێواران هەر کەس خواردنە کچێکیان دەینا لەگە خۆیان هەموو ئەوانش پێریشان بوون لە بەخاتری ئەو تازیە ئەوە بووە شتێک لە دڵم یعنی ئێستاش هاوینەوەکانی خۆشمان باز دەکەن ئەو شتەی یادگاری ئامێرە ئەلکترۆنیەکان دەفرۆشی بە تایبەت ئالێر و تەلەڤیزۆن کەچی سەیری مۆبایل دەکەی بەڵێ بەخۆی ئامێر ئەلکترۆنیەکان هەم پێویست بەوەی نییە یعنی شتێکی ڕۆژانێ وەکو کەسابەتەکی ئاساییە و تەواو هەموو کۆم کەسات پشکە موبایل و شتان ئەوە نیە سیرکردنی ئامێر ئەلکترۆنیەکانیش خەڵک هەمووی ئەوڕۆ پێویستە بەوە هەر پرسیارێکم هەیە دەپرسم هۆکار چییە کە لێسادا بینەری تەلەڤیزۆن کەم بۆتەوە بەخۆ ئامێرەکان پێشکەوتونە تۆم سیرەکەی موبایل هەیە سیستەمی زیرەکە هەموو سیستەمەکان زیرەکن تەلەڤیزۆن ئەو یعنی ئەوەی دەتەوێتن لە تەلەڤیزۆن زۆر زیاتری لە شتەکانی تکە یعنی بۆ موبایلەکە هەموو شتە شتێدا پێویست بۆی نییە سەیری تەلەڤیزۆن بکەیت لێژ ئەلکترۆنیاتی ئێرە بەحام زەحیفە بۆ سەبریش بەخۆی ئەلکترۆنیاک پێش دەکەویتن ئێستا سیستەمی ئالێر ئەوان ئێستا زۆربەی خەڵک ئەوانی بە ئینتەرنێت ئەو جیازانەی بە ئینتەرنێت کار دەکەوانیش پێ دەکەن کەناڵی محەلی هەیە بەبێ ئالێریش بکە بەخۆی بە تاریخی ئەنتەرنێت ئیش دەکە خەڵک هەمووی ئەوی دەبا ئێستاکە هەمووی زۆر بچکە ماڵ نیە ئێستا ئەنتەرنێتی نەبی بە تاریخی ئەنتەرنێت جیازەکان کەناڵی هەموو دنیای تێدا ئیش پێ دەکەن جاران دەبووە بچێ سەربان ئەو کاتانەی کە زستان و بادا هات ئەلێرەکە بادا بە تاریخی ئەنتەرنێت ئیش پێ دەکات جیازی بە ئینتەرنێت هەیە بۆ نمونە و ئایستار بە ئینتەرنێت ئیش دەکا کەناڵی هەموو دنیای پێویستی بەس ئەنتەرنێتی لەگەڕ دەکەی کەناڵی هەموو دنیای تێدایە ڕۆژانە بمبورە ڕۆژانە چەند کات ژمێر سەیری تیڤی دەکەی بە خوددای وەک خۆم بەس بە تۆپانێ سیر دەکەم نای سیر ناکەم بەس تۆپانێ لە ماڵەوە چەند تەلەڤیزۆنتان هەیە ئەگەر برێم سێ تەلەڤیزۆنمانەیە کە بەخۆشم دوکانمێ بە سێ ساڵیش دەبی کەستم تەلەڤیزۆی ناکە لە تۆپانێ زیاتر کۆنتڕۆلی تەلەڤیزۆنەکەتان بزر نەبووە نا بەس ئیش پێ ناکەین نا پاترێکی ئێستا کە لەوانەیە هەر کەلچی نەمابی بەڕای جەنابەت وەکو گەنجێک کە خاوەنی دوکانی فرۆشتنی ئامێرە ئەلکترۆنیەکانی بە تایبەتی ڕیسیڤەر و تەلەڤیزۆن ئەو بینەرەی جاران دەگەڕێتەوە نابە بەخۆی دەزانێت سیستەم لە هەموو دنیای سیستەمی ئەلکترۆنی بە پێش دەکەی بە پاش ناکەی خەڵکی هەستم لە بینەرە بینەر وەکو بینەر وا پێ دەڵێم خەڵک ئەو ڕۆشتی دەتەوەتر هاتێ یعنی پێویست بەوانەی پێشتر ناکە پێشتر جاران تەلەڤیزۆنەکە بوو هەموو عایلەکان لە دیاردادەژن بەس ئێستا تەتەوەڕ هاتێ کابرا هەمووی هەریەکە لە ماڵەشی موبایل وشتی پێەیە عین پێویست بۆی ناکاتن هەریەکە و بچی هەموو خڕ ببنەوە ئەو خڕبوونەوەی جاران نەما لۆیە بە پاش دەکەویتن بە پێش ناکەویتن خڕبوونەوەکان لۆیە سیستەمی ئەلکترۆنی دەمێمە هەوڵ دەین بەرەو پێش بچین بەرەو پێش بچین لۆی چکە ئێستا کە سیستەمەکان هەمووی کەس یعنی تەلەڤیزۆنەوەی جارانی لێ نایەتەوە ڕای جەنابەت تەنها هۆکارەکە بۆ نمونە پێشکەوتنە فقط پێشکەوتنە وەکو خاوەن پێشانگایەکی فرۆشتنی ئامێری تەلەڤیزۆن هۆکار چێ لە ئێستادا بینەری تەلەڤیزۆن کەم بۆتەوە بەخێر بێن لە بەچە و کارەکەەوە کەم بوویتەوە پێشتر وایە تەلەڤیزۆنیان دەکڕی بە مارەی بە هەش ماری یەک تەلەڤیزۆنیان دەکڕی ئەو تەلەڤیزۆنە هەش مار تەماشایان دەکردێ هەموو لەو مارەی هەموو لێک دیخڕ دەبوونەوە وەچ پێشتر وەچ پێشتر جارە بەس ئێستا ئەوە نماوە ئێستا هەموو بووتە ئاخی مۆدیل سەبر نەفرەکەمان پێشکەوتوی دەبیتن ئێستا سەتەلایت نماوە لە سەبانیەوە لاوە ئێستا هەموو تا ئەنتەرنێت
هەم بوویتە ئەنتەرنێت نەفرێکی ئێستا وەکی خێرخوازی جیازی نایتە بازار بە ئەنتەرنێت نەفە دەرێتنەوە لای و جیازە گرانە کابرا یارمەتیشی دەداتن لۆشی چا دەکاتەوە یعنی کابرایەکە خواییە یعنی وەچێویت کەنیە برێتن وەڵی دەڕوات و نازان ئەو شتە نییە ئەو کابرا خواییە یعنی جیازی لێ تێک دەچیتن فەری لوی چا دەکات پارەی نەبی یارمەتی دەداتن یارمەتی خەرچی دەداتن ئەمەش دەمانەوێت پێشکەوتوو بین یعنی وەچە وڵاتانە یعنی لۆ وڵاتەنە پێشکەوتو بینەوە بکەینەوە پاش جیازانی نایتە بازاڕی ئەوچی وڵاتەکان ئەمە پێشکەوتو بین وچە وڵاتانە بمبورەکە کە دەتبڕم دەبینین لە بازارەکاندا پێشکەوتوترین ئامێری تەلەڤیزیۆن هەیە هەر لە ڕسیڤەرەوە بگرا جاران ئەلێر بوو کاتێککە باو باران دەبوو دەبواە یەکێک لەسەرەوە بێک لە خوارەوە یەکە چتە ژۆرێ تەمەشا تەلەڤزیۆنەکەی بکە ئایا ئەلێرە تەواو سوڕایە تەلەڤزیۆنەکە ساف نەدەبوو سافە ساف نییە سافە ساف نییە بەڵام ئەوە نەما وڵات پێشکەوتوو بووە ئامێری ئەلکترۆنی لە هەموو دنیا سەردەمی پێشکەوتنە بازارەکان پڕن لە ئامێری باش و پێشکەوتوو بەڵام بینەر کەم بۆتەوە بینە لە بەچ کەم بیتەوە ئێستا زۆربەی کافتریاکان تەلەڤزیۆنی لێە تەلەڤزیۆن بووتە موبایل ئێستا شەریکێک هەیە بە نای شەریکە ئایستار جیازی نایتە بازاڕی کو ئەو جیازەی ینی لە ماری خۆت بەکاردنی ئالێری شتی ناوی لە سەبانی ئەنتەرنێتی خۆ داخل دەکەی چت بوێ تێدەیە چ قەناتەکت بوێ تێدەیە ینی لە بەچی وای لێکی دێوە کابرا زۆر ئەزێتی نەخوا بستە سەبانی وەچی قەدیم برێتن وڵای ئەوە ئاسان کاریە ئەنتەرنێتی پێش دەکرێت ئەو جیازە بیانە جانتای خۆ لە هەموو وڵاتێکی بەکاربینی لە هەموو وڵاتێکی بەکاردێتن ئێستا پێشتر ئەتو دەتگوتە یەکی کابڕۆ سەبانی داخۆ سافەیە ساف ئەلێرت بادایە ئالێرم پێ بادەیادی ئەرێولا لە منداری بامان دەیە چەند کەس بوون ئەو کەسانی کە چاوەڕیان دەکرد تەلەڤزیۆنەکە ساف بیت چکە دابش دەکرا زۆر بوو دابش دەکرا وێ ڕاستە یەک لەولا دەگۆ ساف کرا یەک دەگۆ ساف کرا ئەوە نەبوو ئەوە زۆر بوو بێتام بەس ئێستا ئەو نما ئێستا جیازە چەند نایتە بازاڕی ئەو جیازە ئەتوو مشکت پێ ئیسراحات بووە کابرا دەرێتن وڵی گرانە تۆ چە کافتریای یەک لێنگە لێ دەخۆی بە 20,000 ئەتوو سارێ بە 30,000 یعنی ڕۆژێ لێک دۆکە ناکە 450 وێ یاننا ڕۆژانە چەند ئامێری تەلەڤزیۆن دەفرۆشی پێشتر دەفرۆشە ئێستاش دەفرۆشرێ ئێستا زۆربەی تەلەڤزیۆنەکان دەفرۆشرێن بەس ئێستا حکومەت وەیە کردیتە پارە و هەڵاوریە دایتە کابرایەکی کابرایکی زۆر خێرخوازە یعنی یارمەتی عالەمی دەداتن پێویست ناکە خوای گەورە ئەو حکومەتە کابرایکی وایە هەر بژاردیا نەیداتە کابرایکی ڕەزیل کابرا ئیمال کاتن یا جیازەکەی بفرۆشیتن بە بێ زمانی هەیە زۆر باشە دەست خۆشببی خۆت سەیری تیڤی دەکەی ئەمن دەیکەم بە زۆر نا زۆر چەند کاژی مرسی بەخوا ڕۆژانە نییە لەوانەیە ڕۆژێ دەدەقیت تەماشەکەمەیە مۆبایلەکەت مۆبایلی زیرەکە موبایلم زیرەکە سوشال میدیا چەند ساعت بەکاردێنی وەڵڵاهی زۆر بەکاردێنم دوو موبایلیشم پێەیە ئێستادا دەبینین بینەری تەلەڤزیۆن کەم بۆتەوە هۆکار چییە؟ طبعا هۆکار نەبوونی و بێ ئیشکاری و ئێوەیە نەبوونی بێشکاری واللهی چبرم ئەی سوۆشال میدیا ئەنتەرنێت لە ئێستادا دەبینین ئەنتەرنێت لە هەموو ماڵێک و لە هەموو شوێنێک و لەکن هەموو تاکێک هەیە ئایا ئەوەش هۆکار نییە بۆی کە بینەری تەلەڤزیۆن کەم بێتەوە بەخواوە دەوری زۆرە طبعا دەوری زۆرە جەنابەت کۆنتڕۆلی تەلەڤزیۆن دەفرۆشی کۆنتڕۆلی تەلەڤزیۆن دەفرۆشم لەگەر جیازی ئایستاری معالی ناوەخۆ ڕۆژانە چەند کۆنتڕۆل دەفرۆشی ئێستا واللهی دیار نییە ڕۆژوێ تا هێوارە دوو کۆنتڕۆل دەفرۆشە ڕۆژوێ دەفرۆشە دیار نییە جاران پێشەوەی تەکنەلۆجیا بەو شێوەی ئێستا پێشکەوتوو بێت چەندە دەفرۆشی ڕۆژێکی چ کۆنتڕۆل دەڕۆی ئەوز ئێستا جیاز ئایستارەکەش باشتر دەڕوە تەلەڤزیۆنێکی قەدیمەکانت لەکنام ئەوە قەدیمە ئەو تەلەڤزیۆنە قەدیمانە جاران کە لە ماڵان هەبوو 15-20 کەس پێکەوە تەماشای دەکرد شاشەیەکی گچکەی هەبوو بەڵام ئێستا ماڵی وا هەیە لە مەتبەغەکەشی تەلەڤزیۆنی لێ کەچی کوژاوەتەوە واللهی کابرا زەوقی نییە خۆڵقی نییە خۆڵقی نییە طبعا ڕۆژانە چەند کاتژمێر سەیری تەلەڤزیۆن دەکەی واللهی پێ و تەماشاشی ناکەم ئەی بۆ پێیە واللهی بازارەکە دەیەوێتن پێکە مەگەنا چیشم پێ نییە لەسەر ئایواناتەمدانایە پشتی شت لە تەلەڤزیۆنەکە هەر پشتم لێ بۆ خۆتان ئاگاتان لێ بوو ئەی سوشال میدیا بەکاردێنی فەیسبوک و ئەوانە بەکاردێنی ئەمن بەخۆم ناوەڵە نیتت ئەنتەرنێتت هەیە
نه هەرنیتم عزم لێ نیە بەخۆ یعنی نە ئەنتەرنێت بەکاردێنی نە سەیری تیڤیش دەکەی بە خودای جاری وا هەیە تەمەشا دەکەم یعنی ئەنتەرنێت بەس بەو دەرەجەی نیە برم هەم ڕۆژە تەمەشاکەمان شتێک بەڕای جەنابێت وەکو جاران جممەی کۆنتترۆلکردین و بینەرە زۆرەکەی تەلەڤیزیۆن دەگەڕێتەوە زۆر کەم بووە دەگەڕێتەوە واللهی بڕوا ناکەم بمبورە کاک دەشتی ئەگەر وەرگری ئەوە کۆنتترۆلی تەلەڤیزیۆنە جاران دەچوینە هەر ماڵێک یەکەم شت کە داوامان دەکرد کۆنتترۆلی تەلەڤیزیۆنەکە لەکوێیە وایە بەڵام ئێستا دەچینە هەر ماڵێک کە سەلامەکە دەکەین و دەڵێن ئەرێ ئەنتەرنێتتان هەیە ئەو کۆنتترۆلە وەکو جاران باوی نەما و پێشتر بەبیرم دێ کەڤەری هەبوو بەسەتان نەشتێتن کەڤەریان بۆ دەکڕی بەڵام ئێستا نە کەڤەرەکە و نە لایلۆنەکە و کۆنتترۆلەکە شکاو نەماوە تیمان پێ نادەنا هەموو لەبەرەوە ئەنتەرنێتەوە خەتەیە بە زۆری چەندە ئەو کۆنتترۆلانە 1500 زۆر باشە کۆتا قسە چی لەسەر ئەو بابەتە واللهی ئیشاڵە دنیا زۆر خۆش دەبی لە هەموو ماڵەکان تەلەڤیزیۆن هەیە بەڵام بینەری نەماوە و کەس تەمەشا تەلەڤیزیۆن ناکا بەدەگمەن هەن ئەوانەی کە سەیری تەلەڤیزیۆن دەکەن مۆبایل شوێنی تەلەڤیزیۆنی گرتوتەوە و نە ئەلێرەکەی جاران ما و نەسنی سەتەلایتەکان لە هەر گەڕەچێک ئێواران وەساکی سەتەلایت لە سەربانەکان بوو خەریکی چاکردنی بوو ئەگەر بایەکی بەهێزیش بەهات بە دەبوایە کەسێک لە حەوشە و کەسێک لە سەربان ئەلێری تەلەڤیزیۆنەکەی بسوڕاند بە تاوەکو بە ئیسراحات کاتژمێرێک سەیری تەلەڤیزیۆنمان بکرد بە ئێستا مۆبایلێکی زیرەک هەیە خەڵک لەو مۆبایلە سەیری هەموو شاشەی تەلەڤیزیۆنەکان دەکات بەبێ ئەوەی کە کۆنتترۆلی پێبێت خۆشەویستان لە پرۆگرامی ماچی دیمەنی ئەمجارە لێرەین لە بازاڕی فرۆشتنی تەلەڤیزیۆنین لە خاوەنی پێشانگایەکانمان پرسی هۆکار چییە کە بینەری تیڤ کەم بۆتەوە ئەو بەڕێزانێک کە لەو پرۆگرامەدا قسەیان کرد باسییان لەسەر هۆکارێک کرد وتیان تەکنۆلۆجیا پێشکەوتنی بەخۆیە بینیوە و ئێستا مۆبایل شوێنگرەوەی تەلەڤیزیۆنە و هۆکاری داراییش وای کردووە کە خەڵک ئەو تااقەتەی نەبێت کاتژمێرێک لە دیار تیڤدا بنیشێت و کەناڵ بە کەناڵ بە کۆنتترۆلەکەی دەستیەوە بیگۆڕێت ئێستا ئەسڵەن ڕەنگە تەلەڤیزیۆنەکان کۆنتترۆلەکانیشیان نەمابێت بەڵام ژیان گۆڕاوە کەس نەماوە بە تامەزرۆیەوە سەیری بینەر بکات ئەوە بۆ هۆکارانەی کە بینەری تیڤ کەم بۆتەوە و ئەوەشمان پرسی ئایا دەبێ ڕۆژێدا بێ بینەری تیڤەکان زیاد بکات و وەکو جاران خەڵک لە ژوورێکدا دابنیشن بەبێ ئەوەی کە داوای پاسوۆردی ئەنتەرنێت بکەن لە کۆنتترۆلەکان بگەڕێن و بە تامەزرۆییەوە سەیری کەناڵەکان بکەن وتیانن زەحمەتە ئەم نەزۆر ئیبراهیمم لە پێش ئەو هەموو شاشەی تەلەڤیزیۆنەوە پرۆگرامی مایکی دیمەنی ئەم جارەم پێشکەش کردن تا پرۆگرامێکی تر ماڵتان ئاوا و خوداحافیز